دوای چاوەڕوانێکی زۆر وابڕیارە ئەمڕۆ بەشێکی پارەی موچەی مانگی تەمووز بگات و دوای گەشتنی دابشکردنی موچە دەست پێ دەکات. مەسعود حەیدەر بریکاری وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند کە ئەمڕۆ بەشێکی پارەی موچەی مانگی تەمووز دەنێردرێت و تاوەکو کۆتایی ئەم هەفتەیە تەواوی پارەی موچەی موچەخۆرانی هەرێم دەخرێتە سەر حسابی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان. سێشەمەی ڕابردوو تەیف سامی وەزیری دارایی عێراق بە لیژنەی دارایی پەرلەمانی عێراقی گوتبوو کە هیچ کێشەیەک لە بەردەم ناردنی موچەی موچەخۆرانی هەرێم نییە و ڕۆژی پێنجشەمە پارەکە دەنێرین. بەڵام پێشەمە تێپەڕی و پارەکەیان نەنارد. تاوەکو نیوەڕۆی ئەمڕۆ بریکاری وەزیری دارایی عێراق ڕایگەیاند کە ناردنی پارەی موچی موچەخۆرانی هەرێم دەست پێ دەکات. وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئامادەکاری تەواوی کردووە و دواگەشتنی پارەکە ڕاستەوخۆ بەپێی ئەو لیستەی ئامادەیان کردووە دابشکردنی موچە دەست پێ دەکات.